یەکەم کاروانی زیارەتکارانی ماڵی خوا بۆ ئەنجامدانی حەج پایەی پێنجەمی ئیسلام بە فڕۆکە لە شاری هەولێرەوە بەرەو عەرەبستانی سوعودیا بەڕێکەوتن. ئەو زیارەتکارانەی کاروانی یەکەم ژمارەیان نزیک بە 150 کەس دەبێت. ئیمڕۆ سێ کۆمپانیانە، هەر کۆمپانیانێک 47 نەفەرە، تیارێک 150 نەفەر بێ. یەکەم ڕەحلەیە ئەمڕۆ بەرەگەی فڕۆکە بەرەکەین بۆ عەرەبەت سعودی. ئینشاءڵڵا ساعات سێ بەیانی فڕۆکە بەرەکەوێت، ساعات 5:30 دەگەی جدە، ساعاتێک لە مەتار هەتا فیراکەوین لە بۆ پاسەکان کۆیانکەینەوە، پاس بەرەکەوین ساعاتێکی ئەکاتە بۆ گەینە فندق. ئینشاءڵڵا پێش نیوەڕۆ ئەگەینە فندق و جەماعەتی ئەوقافیش لە خزمەتدان لێندەر ئێستا چاڕوانی ماکەن. لە مێژە حەزم لێ بوو، سەفەرێکی زۆر خۆشە، یارەبی ڕوکنێکی ئیسلامیە، بە قسمەتی هەموو کەسێک بی کە حەزی لێیە. ئەوە چەند ساڵ ناومان سپار پێران ناومان نووسی، ئەو ساڵ ناومان دەرچوو. نەخشەی لە هەموو کەسی بخوا، نەخشەی لەنگۆبی لە باب و لە بداکتان بی، ئەوی حەزی لێیە لەوی بی. کو غەریبی ناکەم، بەس چونکە ئەوە سەفەرێکی خۆشە، حەجبەتی هیچ سەفەرەکی نییە. زۆر ئەوە حەزم پار حەزم لێ بوو بچم، هەستام لە پێش تەلەڤیزیۆن ڕاوەستام ڕۆژی عەرەفەی، گریام گوتم خوایە دەعوەتم بکە، زۆر حەزم لێ بچم، خوا دەعوەتمی کرد، ئەلحەمدولله نەخشەی لە هەموو کەسێکی بی خوایە. ئینشاڵڵا بە خوایان دەسپێرم، هەر هەمومان ئەمانەتی خوای دەکەین، بەڵام بە تەئکید یعنی هەز دەکەم کوبلەی سەفەرێکی وا دوور بم لێیان، چکە بەڕاستی سەفەرێکی خوا ئەگەر قسمت بک بگەڕێینەوە ئینشاءڵڵا لە ڕووی عەقیدە و ئیمانەوە ئینشاءڵڵا ئەوەم بەخۆ سپاردێ ئینشاءڵڵا بە ئیمانەکی پتەوەوە کە بچم و بگەڕێمەوە زیاتر و زیاتر بتوانم کە لە خزمەتی ئاینی ئیسلامدا بم. بەشێکی دیکە لە زیارەتکارانی کاروانی یەکەمی ڕێگەی ئاسمانی باز لەوە دەکەن کە 10 ساڵ و زیاتریشە چاوەڕێی ئەو دەرفەتەن، خوددا ئەم ساڵ میوانداری خۆی بەنسیب کردوون. بەخوای وەسفی ناکرێ، وەڵڵا قەت وەسفی ئەو سەفەرەی ناکرێ، قەت وەسفی ئەو سەفەرەی ناکرێ. شەو و ڕۆژ وەڵڵی خوا شایدە ئەگەر برێم درۆنیە هەر نوێژەکی ئەم کرد، یا ڕەبی خوای گەورە داوەتی مالی خۆم بکەی، یا ڕەبی خدای گەورە داوەتی مالی خۆم بکەی. گەلە حەزم لێ بوو بەڕاستی لەو سەفەرەی هیچ ئەوە نییە، گومانی تێدانە برێت چ تشتێک لەوەی خۆشتر بی نییە لەو سەفەرەی خۆشتر نییە قەت. هێگەی ئەو سەفەرێکی ڕوحیە ڕوحی. لە 2017 ناوی خۆمان نووسەوە، ئەم ساڵ ناومە دەرچووە الحەمدولله، سپاس خوای گەورە دەکەم ئینشاءڵڵا بە قسمەت هەموو مسلمان دەبی، تەنخەمیمان نەکردی لە ئیبادە ئینشاءڵڵا لە گسکەیەوە تا ئێستاش ئینشاءڵڵا بەردەوامیش دەبین هەتا مردنی شەر بەردەوام دەبین ئینشاءڵڵا. لە 2017ەوە ئەمە ناوی خۆمان نووسیە و هەموو سارێش هەر چاوەڕێ بووینە کە ناومان دەرچی ئینشاءڵڵا، یعنی لە خوای بەزیاد بێ ئەو سارەکە خوا بەنسیبی کردن ئینشاءڵڵا، خوا بەنسیبی هەموو مسلمانانی دەکا ئەوەی کە حەزی لێ خوا بە قسمەت و نسبی بکە. وڵاهی سەفەرێکی گەلێک خۆشە، یعنی ناخۆشە بەڕاستی، یعنی کە ماڵومدار بەجیر، بەس سەفەرەکە گەلێک سەفەرێکی گەورە و پیرۆزە، یعنی بەڕاستی کە ئەوەی دەستەوێندەرش ماڵومداری هەر لەبیر نامینێ. ئەمساڵ لە هەرێمی کوردستان 5136 هاوڵاتی دەستنە سعودیە و پایەی پێنجەمی ئیسلام جێبەجێ دەکەن، 1646 کەسیان بە ڕێگەی وشکانی و 3490 کەسیشیان بە ڕێگەی ئاسمانی گەشت دەکەن. لە ئێستاشدا چەند کاروانێک گەیشتوونەتە سعودیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.